ئەوەی گرنگە گوتنی حەقیقەتە شێوازەکە نیە ڕاستە شێوازەکەش بۆ گەیاندن لەوانەیە شتێکی باش بێ بەڵام حەقیقەت لە شێوازە نییە یعنی من ئوسلوب و شێوازم جوانە یعنی ئەوە نا کە حەقیقەت دەڵێن کاتێ من بە ئوسلوب و شێوازی خۆم تۆ ئەوەن دەکەمەوە لە ڕووی سایکۆلۆژیەوە ئەمە ینی ئەوە نا کە من حەقیقەت دەڵێم ینی ئەوە نا کە من باشم ئێمە زۆر جار کە قسە دەکەین دەڵێن فلانە کەس باشە مەبەسمان لە ئوسلوب و شێوازێتی هەر لەبەرەوەیە سێر دەکەی لە ناو کۆمەلگایەکە کە بە تەشریفاتی کەسەکە قسە دەکا و ڕێزێکی ئەوەنیا درۆینەی زمانی لە بەرامبەرەکانی دەگرێت ئەمە کەسێکی زۆر بەڕێزە کەچی کەسێکە فعلەن لەو شێوازە لا دەدا قسەیەکی لێ دێتە دەرەیترەمە بێ چوزانم بەبێ حیا و بێ شت دەبیندێت یانێتر لەم جۆرە لە کۆمەلگا عیب و ناعیب دەڕوانەک چاکە و خراپە بێ ئەدەبی و بە ئەدەبی بەو معنایە ئەدەبدار ئەو کەسەیەکە بەو شێوازە قسە دەکا بەو شێوازە تەناب بەو شێوازە قسە بکە تۆ کەسێکی بە ئەدەبیت ئێتر لە ناوە چیت گرنگ نییە لە ناوەنیازت چییە بەوەی کە ئاوا تۆ زمانت نەرمە و ئاوا ئەسلوبت باشە ئاوا ڕێزی بەرامبەر ئەوە مەوزوع نییە یعنی حەقیقەتەکە چییە ئەو پۆشراوە بەچی بە شێوازێکی جوان پۆشراوە وەکو چۆن شتێکی خراپ بە غیلافێکی جوان تەغلیف بکەی جا سەفسەتە هونەری چییە هونەری پۆشینە پۆشینی ئەوەیە بە غیلافێک بە بەرگێک کە خوازراوە ئیتر بەرگەکە ئەگەر شتێکی باش بێت و تۆ بە بەرگێکی خراپ تەغلیفیکەی بەرگی بگری بیپۆشی یا شتێکی خراپ بێت و بە بەرگێکی چاک بیپۆشی ینی فەرقی نییە بە بەرگێکی خراپ شتێکی چاک بپۆشی یا بە بەرگێکی چاک شتێکی خراپ بپۆشی هەردووکیانێک